ئێرە شاری لۆزانی سویسرایە. ئەو شارەی 100 ساڵ لەمەوبەر پەیماننامەی لۆزانی تێدا بەسرا و با پاڵپشتی و ڕەزامەندی سلێزان کوردستانی ژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی بەسەر تورکیای نوێ عێراق و سووریادا دابەشکرا. بەمەش کوردستان بە فەرمی بۆ 4 بەش. ئەمەش دیمەنی کۆتایی کۆنفرانسی 100 ساڵەی پەیماننامەی لۆزانە. ئەم سپاسیەکی مازن سپاسیە شارەداریە لۆزانی دکەین و تایبەت سەرۆکی شارەداری و هەر کەس کە دیوی divê çalakiyêda û divê mijarêda ku em wek Kurd dengê xwe bikarîn bigeyne netewahî cîhanê. کۆنفرانسەکە ماوەی 3 ڕۆژ بەردەوام بوو. تیایدا دەیان پارت و سەدان کەسایەتی و چالاکوانی کورد لا ناوچە جیاوازەکان بەشدار بوون. پەیام ڕووماڵی هەر 3 ڕۆژی کۆنفرانسەکەی کرد. بەشداربووان جەختیان لەوە کردەوە ئەگەر گەلی کورد یەکدەنگ و یەکڕیز نەبێت هەمیشە ئەگەری دووبارەبوونەوەی لۆزان لە ئارادایە. پەیمانە لۆزانی دووبارە نەبێ. ئەس بانگەوازی لە هەموو پارتی ڕێخستن گەلێ کوردستانê dikin. یەکیتیاخوا یەک کرێزیاخوا یەک دەنگیاخوا ji bo cîhanê ragînin. ئەگەر نەبێ ئەمێ پەیمانەکە لۆزانê دووبارە ببێ. Déclaration commune. لا پەیامی کۆتایی کۆنفرانسەکەدا بەشداربووان داوا دەکەن ئەو وڵاتانی واژۆیان لەسەر پەیماننامەی لۆزان کردووە هاوکار بن بۆ چارەسەری کێشەکانی گەلی کورد. کۆنفرانس داوا لەو وڵاتانە دەکات کە واژۆیان لەسەر پەیماننامەی لۆزان کردووە کە پشتگیری گەلی کوردستان بکەن و هاوکار بن لە چارەسەرکردنی ئەو کێشە مێژوویە و پشتیوانی مافی ڕەوای گەلەکەمان بن. چیتر پشتیوانی داگیرکەرانی کوردستانیش نەبن. لە هەمان کاتدا داوا لەو دەوڵەتانە دەکەین کە بە پێی پەیماننامەی لۆزان کوردستانیان بەسەردادا بەشکرا دەرگای چارەسەری ئاشتیانەی دۆزی گەلی کوردستان و کێشەی خۆشیان بکەنەوە. کۆنفرانسی 100 ساڵەی پەیماننامەی لۆزان داوا دەکات کورد ببێتە ئەندامی چاودێر لە نەتەوە یەکگرتوەکان و جەختیش لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان باشوور و ڕۆژاوای کوردستان دەکاتەوە. کورد ببێتە ئەندامی چاودێر لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان بۆ ئەم مەبەستەش هەنگاوی کردداری بنرێت. داواکارین لە هەردوو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانی عێراق و ڕۆژاوای کوردستان هەموو گرفتەکانی نێوانیان چارەسەر بکەن و لە بەرامبەردا هەموو تێکەڵاوێکی سیاسی و کەلتوری و کۆمەڵایەتی لە نێوان خۆیاندا پەیڕەو بکەن. ئەمڕۆ لێرەین دوای 100 ساڵ لە پەیماننامەی لۆزان کەسایەتی و چالاکوانانی کورد کۆنفرانسی 100 ساڵەی لۆزانیان بەست و لە ئەنجامنامەیەکیشدا کە لە 3 تەوەر و 24 خاڵدا داواکاری و سەرنجەکانیان بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی و لایەنە کوردیەکان خستە ڕوو.